هەڵسوڕاوان و ڕابەرانی حیزب و لایەنە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی یارانی لە نێو زەرگەی شارەکاندا تیرۆر کران، تەنانەت گروپیان هەبوو لە گروپی زۆراوزۆری خۆیانیان هەبوو لە نێو شارەکاندا بە تایبەتی لە هەلومەرجێکدا کە دۆخی سیاسی کوردستان ناسەقامگیر بوو، دۆخی سیاسی کوردستان سەرگەردان بوو و هیچ سنوورێک و چوارچێوەیەکی دیاریکراو نەبوو کە ڕێگری بکە لە باند و ئینسان کوژەکانی جمهوری ئیسلامی. لەو چوارچێوەیەدا شەپۆلێکی یەکجاری کوشتن دەستی پێکرد. دوای ئەوە تەنانەت بەکرێگیراوانی جمهوری ئیسلامی دەچوونە لە نێو جاسووسیان هەبوو لە نێو هێزە سیاسیەکانیشدا تیرۆریان دەکردن. بۆ نمونە کەسێکی وەکو سدیقی کەمانگەر کە تیرۆر کرایە لە نێو هینا تیرۆر کرا، یا بۆ نمونە هەتا نەکرد لە کوردستانی عێراق. تۆ تەماشای کە لە شوێنێکی وەکو لە قۆبرس غوڵامی کیشاوەرز تیرۆر دەکرێت، شەڕیش نەبوو، دیارە نەکرد شەڕ نەبوو. لە کاتی گفتوگۆشە جمهوری ئیسلامی لە تیرۆری عەبدوڕەحمان قاسم لەوە بیگرێت تا دەگاتە تیرۆری سادق شەرەفکەندی و چەندیکە کە لەسەر مێزی گفتوگۆ بوون بەڵام تیرۆر کراون. بۆیە خەسڵەت و تایبەتمەندی جمهوری ئیسلامی تەسفیەکردنی لە یارانی سیاسی خۆیەتی و ئەوە شتێکە مێژوویەکی یەکجار درێژی هەیە.